هیچیان جەژن نین میلادی و هیجری، لە بۆی هاپەڕ و لە بۆشی بگری، نەهادیا بدا و نەواری بگرا، شوێن کافر کەوتن تەوان و کوفرا، دروست نییە بڵێی جەژنی سەری ساڵ دینت مافرۆشە بە فتوای بەتاڵ، جەژنە پیرۆزە و شیرینی بەخشین، شەرعی نییە هیچی لێی بەریە دین، نە پێغەمبەر و نە هاوڕێکانی، ئەم دوو ڕۆژەیان بەعید نەزانی، هەر سێ قەرنەکە شافعی و مثلی، نەیان ود جەژنە بە قەولی فعلی، کە موسڵمانیت شوێنی کێکەوتووی، وەراوە هۆش خۆت عەجایب خەوتووی، دینمان ئیسلامە و حەق و تەواوە، چیت لە یەهود و نەسارا داوە، موسڵمان ساڵی دوو جەژنی هەیە، لەو دوانە زیاتر نییە و بیدعەیە.